شون بزانین ئیماندارێکی ساقی. خوای پەروەردگار لە ئاەتی 65 سورەتی نیسا فەرمێت فەلا وەڕەبیکە لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. إمام ابن القيم لكتاب إعلام الموقعين عن رب العالمين لبريك لا برتشل أفرميت أقسم سبحانه على نفي الإيمان عن العباد حتى يحكموا رسول الله صلى الله عليه وسلم في كل ما شجر بينهم. إمام ابن القيم فرميت خواهي قول لم آتا فرميت أمانة إيمان دارنين حتى بيغمري خواه صلى الله عليه وسلم نكي تمام وستاو حاكمي جياني خود لهر شتێکا کە کێشەتەیە ئەوت کرد بە حاکم دای پێت بۆ خۆت نەیدا پێت نابێت لە دڵشتا هیچ ناڕەحەتیەکە بێت. جۆگە لە ئاوێکە بوو زوبەیری کوڕی عەوام لەگەڵ کابرایەکی ئەنساریات دەنگەدەنگیان بوو لەوەی کە بەناو عەرزا بڕوا پێغەمبەر سەڵسەڵەم فەرمووی ئەی زوبەر ئاوی بدە. کابرای ئەنساری وتیەوە کوڕی خاڵۆتە بۆ هێواڵیت. یەکسەر ئاەتە دابەزێ فەرمی سوێن بەخوا ئیمانیان نییە ئاوانە. فلا وربك سوين بپروردگاری تو لا يؤمنون إيمانيان نية حتى تونكن بحاكم لو كان لنيوانيانا فيما شجر يعني فيما خاصم فيما وقع بينه وكردا لنيوانيانا لقل خيزانكتا كيوشيكتيا شرعي خوا قرآن وحديثين داي بخيزانكت كيف بأيما جاندو قرآن الرسول خوا صلى الله عليه وسلم والله بلي رازيني مسيون بخوا إيمانت بشرع إخوانية والله ميراتي خوشك كانت نادي حتى الروج قيامت نيوش بك إلهي خواهي قرح حسابي مسلمان وبناكري شون علي برو آياتي بسوسي سورة نساء بخينرو خواهي قرح فرمي وعد هر كسيك ميراتي خوشك كاني بخواهي بخمس جهنم تبو خود هر نيوش بك حرشو نيوش بك تو بابا لحكمات يكوتيت خواهي قرح فرميتي أو بكان تو نايكيت ميراتي آفرتان ماري آفرتان قرز قولي خلق خەڵکی وایە قەرزی لای خەڵکە کەڵێ پارەکەم دەرە گاڵتەی پێکە ئەڵێ لەسا پردەکەی سیرا دەڵێ ئەو پردەی چەمچەماڵە لێوانە ئەو گاڵتەکردن نییە بە ئاەتی خوا پردی سیرات لە قورئانە نهاتووە پاشان نابێت لە دڵتا هیچ هەبێ بڵێ وەڵا نەیداوە من وەڵا ئەو مەلەک کە حوکمی کرد لە بینمانە ئەو قورئانەکەی بەکارهێنا بۆ خۆی ئەوە کارێکی خراپە. ئەگەر ئێمە قورئان و حەدیثمان کرد دەحەکەم لە بینی خۆمانە شتێن بەخوا کەمترین کێشەمانە بوو ويسلم تسليما بێ تەسمیرش بێت. دوو شەریکەن لە بازاڕا کێشەیەکیان هەیە دادوەرێک کەسێکی دینی کە شەرعی پێیە حوکمەکە لە نێوانە ئەیدا بە دانەیەکیان داین بڵێ وەڵی مادەم شەرع دای پێت تەواو کێشەم نییە ئەگەر 10 دەفتەر دۆلارشم لەو بینە فەوتا بێت. ئەگەر ئەمانەوێت مسلمانێکی ڕاستەقی نەبین ئەبێ ڕازی بین بە شەرعی خوای گەورە ئەگەر بەسەر خۆشمانە بشکێت